تۆ سەیری ئەم مفارقە گەورەیە سەید ئەحمەدی پێنجوێنی بوو بە جوندی بوو بە سەرباز لە جەبهەی عێراق و ئێرانە کلاشینکۆفەکەی حیزبی بەعسی وەرگرت و ڕۆی بوو بە جوندی کەچی ئێستا چێتە جەبهەی پارتی بۆی بەرامبەر بەو کەسانی کە ئەڵێن لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله ئاڵای پێغەمبەریان بەرز کردوتەوە بەمانە بڵێ بەم پێشمەرگانەی سوجدە ئەبەن بۆ سەیارەکەی مەسعود بەرزانی سوجدە ئەبەن بۆ ئاڵای گۆڕان و ئاڵای تاڵەبانی و ئاڵای بەرزانی ملحد و مرتد و کافر بە هیچ صفەتی ئیسلامەتیان پێوە نامێنێت و ناشێ لە قەبرسانی مسلمانیش بنێژرێن ئەگەر ناسران کەچی ئە بەماناڵێ وەڵا نەمانویست هەر لەسەر منبەرەکان دوعاتان بۆ بکەین ویستمە خۆشمە بینە جەبهەکە ئەگەر ڕاستەکەی و شەریف و پیاوی جەبهەکە بە جەبهەی دیندارێتی خۆ دەزانی بۆچی وەکو قەیس خەزعەلی تۆش جلی عەسکەری لەبەر ناکەیت و عەمامەکەت بەسەرەوە قەیس خەزعەلی بە دیندارەتی ئەزانێ بە سەرخستنی مەزهەبی خۆی ئەزانێ شرک و قەبرەکانی خۆی سەرخات و جلی عەسکەری لەبەر کردو بە عەمامەوە ڕۆیشتۆ بەرەو فەلوج ئەی تۆ کە ڕۆیشتی بۆ جەبهەکە کلاشینکۆفێکت بۆ ڕیابازی هەڵگرتو یا بە دووربینەوە مەلایەکی دین بەتاڵ لەوێەوە بە دووربینێکەوە تەماشای بەرەی بەرامبەرەکەی کە ئەوەندە ئازا و ڕەشیدی تۆ بۆ بیکەیسیت پێنی ئەی تۆ بۆ ئازانی ماشەڵڵا کە ئەوەندە بەجەرجی تۆ لە حیزبی بەحسا بووی بە جوندی لە پارتیشە ئەبی بە جوندی کەچی هی مسلمانان پێ وایە وەڵاڵی دیاردەی چەکداری تۆ سەیری ئەم مفارقە گەورەیە سەیری ئەم بەدگومانی کە دروست بووە لە داعیەکی مسلمانە آخر تۆ سەبەبی گومڕایی مەبەسم تۆی زات نییە تۆی نەوە بوون بە سەبەبی گومڕایی کە ئەو خەڵکە ئاوای لێ هاتوو تۆ سیرتان کردو مسلمانانی کوردستان چەند مەئیوسن لە ئیسلامیەکان تۆ سەیری حەجمی خۆتان کردو بە ساڵ نەفەرتان زیاد ناکات تۆ سەیری خۆتان کردو کامەتان زۆر ئازا و ڕەشیدە داعی و خەڵکی لێکۆ بێت وەڵێ بە قوربانی ئەو پەلەپیتکەیە بم کە تەقە لە منارەی مزگەوتەکەکەی ئەی بۆ بە قوربانی ئەو پەلەپیتکەیە نەبووی کە تەقەی لە منارەی مزگەوتەکە کرد لە ساحەی ڕابعەی عەدەوی لە میسر فەرقی ئەو جوندیە مولحیدەی ئەنساری تاغوت چییە لەگەڵ ئەم پێشمەرگەی ئەنساری تاغوت کە تۆ بە قوربانی پەلەپیتکەی ئەمیانەبی بە قوربانی ئەویان نابی ئەویانت پێ وایە ئیشێکی خراپیان کردو زاڵبوون بەسەر ئیخوانەکانی ڕەفیقتا ئەی بۆ ئەمیانت پێ ڕاستنی برا عەزیزەکانم ئێمە قیامەتمان لە پێش ئێوە هەمووتان نەزانن مردن وەکو ئیمامی شافعیە فەرمێ وەالمەوت یاتی بەغتەتەن وەالقەبر صەندوق العەمەل ئاخر مردنەکە لە پڕێکە ئامانگات ولا تموتن إلا وأنتم مسلمون مسلمان بوونیەتێکە ئەوەی هەموو لەحظەیەک لەسەر ئیسلامەکە بمێن بە نیەتی پاکت بە هەڵوێستی شەرعیان توخوا تۆ لەوە نەئەترسایی هەر یەکێ لەو داعیانە لەو کەسانی کە چوونە ئەو جەپانە توخوا لەوە نەئەترسای تۆپێک بێت و بتکوژێ ئەترسای بە تەکید وەکو ترسی بەشەری وەکو غەریزە بەس لە ترسی خوا نەبوو لەوە نەئەترسای بەڕوو ڕەشی و زەلیلیەوە بڕۆیتە جەبهەکە و بڕۆیتەوە بەردەم بڕۆیتەوە لای خوای پەروەردگار بچیتەوە حزوری خوای پەروەردگار و پێت بڵێ خۆ تۆ جیهادەکەشت نەکرد ئازاش نەبووی خۆ تۆ دینەکەشت سەر نەخست بەڵام لەبەرەی کوفرا کوژرای بگەڕنەوە بۆ لای خوای پەروەردگار و وەحیەکی زیاترتان هەبێ ئەمە مەرحەلەیەکی کەمالیزم و ناسریزم و وەکو زەمەنی محەممەد سیادبەری هەندێک کەس ئیعدامەکرێن و کوژرێن و هەڕۆن و زەختمانەکەوێتە سەر بەڵام مەرحەلەیەک